ساڵی 1946 لە سەردەمی کۆماری کوردستان لە مەهاباد مستەفا بارزانی و چەند کەسایەتێکی سیاسی لەوانە مستەفا خۆشناو میرحاج و محەممەد قودسی بڕیاری دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستانیاندا ڕۆژی 16 ئابی ساڵی 1946 کە بە ڕۆژی دامەزراندنی دیاریکراوە. لەو ڕۆژەدا لە بەغدا پارتی بە بەشداری 7 کەس یەکەمین کۆنگرەی خۆی بەنهێنی ئەنجامدا و تێیدا مستەفا بارزانی وەک سەرۆکی پارتی و هەمزە عەبدوڵڵا وەک سکرتێری پارتی هەڵبژێران. مستەفا بارزانی تا کاتی مردنی وەک سەرۆکی پارتی ماوەتەوە، بەڵام لەو ماوەیەدا چەند جارێک پۆستی سکرتێری پارتی گۆڕانی بەسەرداتەوە. بە جۆرێک دوای هەمزە عەبدوڵڵا حەبیب محەممەد کەریم بۆتە سکرتێر و دواتریش لە کۆنگرەی چوارەمی پارتیدا لە ساڵی 1959دا برای مەحمەد بۆتە سکرتێری پارتی. لە گەرمەی شۆڕشی ئەیلۆلدا ناکۆکی کەوتۆتە نێوان مستەفا بارزانی و برای مەحمەدەوە. لەو ناکۆکیانەدا مەکتەب سیاسی پارتی کە بە باڵی مەکتەب سیاسی ناسرا بوون پشگیریان لە برای مەحمەد کردووە و باڵی چەکداریش زیاتر پشگیریان لە مستەفا بارزانی کردووە. ناکۆکیەکانی نێوان ئەو دوو باڵە لە ساڵی 1964دا گەیشتە لووتکە و باڵی مەکتەب سیاسی پەنان بردە بەرێران. پارتیەر لە سەرەتای دامەزراندنیەوە تا شکستی بزوتنەوەی کورد لە ساڵی 1975دا تەنها حزبی سەرەکی بۆ لە باشووری کوردستان، بەڵام دواتر و لە ساڵی 1976دا یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ڕکابەری جدی پارتی و کۆتایی بەو مێژوە هات کە پارتی وەک تەنها حزبی سەرەکی باشووری کوردستان بناسرێت. پارتی لە سەرەتاوە تا دوای ڕاپەڕین بۆ چارەسەری پرسی کورد لە باشووری کوردستان داوای مافی ئۆتۆنۆمی کردووە. دوای ڕاپەڕین باسی سیستەمی فیدرالیزمی کردووە، هەرچەندە لە داواکردنی سیستەمی فیدرالیدا یەکێتی خۆی بە پێشنگ دەزانێت. پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 1946ەوە تەنها دوو سەرۆکی هەبووە. یەکەمیان مستەفا بارزانی کە بۆ ماوەی 33 ساڵ سەرۆک بووە و دووەمیشیان مەسعود بارزانی کە 37 ساڵە سەرۆکی پارتیە. پارتی لە مێژووی 7 ساڵەی خۆیدا 13 کۆنگرەی گرتووە کە 4 کۆنگریان 4 لە کۆنگرەکانیان لە بەغدا بووە، 2 کۆنگریان لە ناوچەی ورمەی خۆڕەڵاتی کوردستان بوو و 3 کۆنگرەشیان دوای ڕاپەڕین بووە لە شاری هەولێر. ئەم 3 کۆنگرەیە ئەنجامدراوە. بە بۆچوونی بەشێک لە چاودێران لە مێژووی هاوچەرخی کووردا پارتی لە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێ و پەیوەندە نێودەوڵەتیەکاندا لە هەموو هێزە کوردیەکانی دیکە سەرکەوتوتر بووە. لە سەرەتادا و بە تایبەتیش لە سەردەمی بارزانی باوکدا ئەو کات لەگەڵ ئێراندا پەیوەندێکی بەهێزی هەبووە. هەر لەو کاتەشدا پەیوەندی لەگەڵ ئەمریکا دروست کردووە، واتە دوایەوەی کە پەیوەندێکی بەهێزی لەگەڵ ئێراندا هەبووە دواتر پەیوەندێکی بەهێزی لەگەڵ ئەمریکاشا دروست کرد، دواتر پەیوەندێکی بەهێزیشی لەگەڵ تورکیادا هەیە بە ئێستاشەوە. لە ئێستادا پارتی لە پەرلەمانی کوردستان خاوەنی 38 کورسیە و لەم دواییان نەشدا گەورەترین کێشە کە ڕوبەڕووی پارتی بۆتەوە قەیرانی سەرۆکایەتی هەرێم و پرسی سیستەمی سیاسی هەرێمی کوردستانە کە لە 5 هێزی سەرەکی هەرێمی کوردستان 4یان پێداگری لەسەر سیستەمی پەرلەمانی و هەڵبژاردننی سەرۆک لە پەرلەمان و دەکەن و لەم نێوەندەدا پارتی بەتەنها ماوەتەوە و پێداگری لەسەرەوە دەکات کە دەبێت سەرۆک ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵبژێرێت.